بۆیە ئێمەش لەسەر گرفتی کەمی دەرمانی پێویست لە تاقیگەکانە ڕاستەوخۆوە کەمی بودجە لە داهاتی ناخۆی تەندروستیش ڕاستەخۆ لەگە بەڕێبەری گشتی تەندروستی هەڵبجە دکتۆر ئازاد قسە دەکەین. دکتۆر ئازاد ئەگەر پێمان بڵێ ئێستا تەندروستی هەڵبجە لە چ دۆخێکدایە؟ ڕۆژی ڕابردوو پارێزگاری هەڵبجە توانی بووی 6 ملیۆن دینار بۆیەوە تەرخان بکات کە دەرمانی پێ بکڕن. 6 ملیۆن دینار ئەتوانرێ کێشەکانیەوە کۆتایی پێ بێنێت یا ئەمە گرفتێکە بەرۆکی تەندروستی گرتووە و نەتوانراوە تاوەکوێسا بە سیاسەتێکی حەکیمانە چارەسەر بکرێت گرفتی کەمی مادەی تاقیگەکان. بێگومان ئەو قەیرانەیە یەک لە دوای یەکانە لە نەبوونی بودجە لەوەی کە ئێستا داهاتی سلێمانی سفرە یاخود کەمە یاخود بە بڕیارێکی وەزیری دارایی ڕاگیراوە خەرجەکان هەمووی. اینجا دوای ئەوەش ئەو تەندەراتانەی کە لە وەزارەتی تەندروستی کراوە بەو گرانیەی کە ئەو ماوەدانە ئەبێ بکڕین و ئەو ئەرقەلانی کە وا بڕیارەکە کاروبارمان لە وەزارەتی داراییەوە تێنەپەڕێت هەتا ئەوەی کە بچینە سەر ئەو کۆمپانیانەی کە من خۆم بە شخصی بە کۆمپانیا حیزبیان دائنێم و هیچ ئامادەیەکی شم نییە لە پێناوی حیزبە دانیشم بودجەی حکوومەت دابدۆشم تووشی نەزیفی بکەم لەبەرەوەی کە لە کۆمپانیایکی حیزبی ئەو ماوەدانە بکڕم. بۆیە من تا ئەوەی کە پرۆسەی تەندرین تەواو دەبێ وام کردووە کە داواکاری لە ڕێکخراوەکان بکەم لە ئێستا لە بەڕێز پارێزگاری هەڵەبجە بکەم. بێگومان ئەو 6 ملیۆن دینارە تەنها بۆ فەقرەیەکی کەمە لەوەی کە ئەو کەسانی کە تووشی جەڵدە ئابن سنگیان ئێشێت بێنە ناو تەواریەکە تا من بزانم تووشی جەڵدە بۆیان نا، یعنی تا ئەو ڕادەیە. خۆشبەختانە تەندروستی هەڵەبجە ئێستا لە خزمەتگوزاری تەندروستیەکان نەوەستاوە، بەڵام تۆرە بودجە نییە، شەڕێکی نامۆی نێودەوڵەتی لە دەفەرەکە هەیە، کێشە سیاسی و ئیقلیمی و کۆمەڵایەتیەکان و بگرە نەبوونی موچە و مانگرتنی کارمەند و پزیشکان و تۆش بیت بتەوێ نیەتی ئەوە هەبێ موادی زۆر هەرزان کە من بە 280 دینار دەستم کەوتو تۆ بتێ من بە 3000 لێت بکڕم. بێگومان ئەمانن کە بە یەکداچوون و بەرکەوتن لە ناو فەرمانەکانە دروست دەکەن. بۆیە من دڵنیای هاوڵاتیانەکەمەوە ئەگەر سوال بێت، ئەگەر فەرز بێ، ئەگەر قەرز بێ، ئێمە خزمەتگوزاریەکان بەردەوامەکەین، بەڵام لەم لاشۆ بۆ حکوومەتی ئێرێم و بۆ لایەنە پەیوەندیدارەکانی ڕوون دەکەمەوە ئەو کاری کە دەیکەن یاخود دەتانێت بە ئێمە بیکەین دڵنیابە لەسەر ڕێگە ڕاستەکە نین، بە ئومێدیەوەین کە پێداچوونەوە بۆ کارە بکەن و زوو هەڵوێستی خۆیان ڕابگەن، چونکە ئێستا من ئاگادارم شارەکانی تریش هەمان معاناتی منیان هەیە، لەوانەیە من بتوانم دەنگ بەرزکەمەوە یاخود ئەم دەرفەتەم لە ڕێگەی شاشەکەی جەنابتانەوە بێ قسە بکەم خەڵکی ئەو دەرفەتەی نەبێ. بۆیە ئەمە ڕێگە دروستەکەیە کە هاوڵاتیان بە نرخێکی کەم لەو بودجە کەمەی کە نییە، نەک هەر کەمە هەر نییە، ئێمە بتوانین خزمەتگوزاری بکەین هەرەوەنی بە پێوە بین بۆی خەڵک محتاجیەوە نەبێ بچێتە کەرتی تایبەت. دکتۆر ئازاد، گواستنەوەی دەرمانی تاقیگەکان لە کەرتی گشتیەوە بۆ کەرتی تایبەت کۆمپانیایەکی معنی ئەمە بۆتە سەرچاوەی کێشەکانی ئێوە لە ئێستادا؟ دەبێتە سەرچاوەیەکی گەورەی کێشە، چونکە ئێمە بە ڕسمیش پێمان وتون لەم کاتەدا کڕینی مەوادێک کە بە بڕێکی کەم پارە لەبەردەستە ئامادەنین بودجەی حکوومەت بدەین بە کۆمپانیایەکی حیزبی و بە بڕێکی زۆر پارە بیکڕین. بێگومان ئەمە کێشەیەکی گەورەیە، ئەمە ئاسان و ساویلکە نییە، بەڵام پێویست دەکات زوو بە زوو حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت پێداچوونەوە بۆ نرخانە بکات لە مەسلحەتی ئەو بودجەیە بکە خۆی هێشتا پێی نەداوین. بۆیە لە ئەخیرەن کە ئێند یوزەر نەخۆشە سوودێکی زیاتر بکات و ئێمە وەکو فەرمانگە خزمەتگوزاریە تەندروستیەکان زیاترین ئیستیعابی نەخۆش بکەین بۆ بڕەپارەی کەمەی کە لەبەردەستمانە، نەک ئەوەی کە ئەو بڕەپارەی کە هەمانە لە نزیکەی مانگێکدا کە بۆ ساڵێک بۆمان دابینکراوە ئێمە لە ماوەی مانگێکدا هەمووی بەکاربهێنین و کەمترین کەس ئیسفادەی لێ بکەن. لێسادا لە چەند بواری تایبەتە ئێوە ناتوان پشکنین بکەن بەهۆی نەبوونی دەرمانی پێویستە؟ تەندەراتمان تەواو نەبووە، ئێمە حاڵی کۆمپانیەکانمان کردووە. ئەتوانم بڵێم یەکەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستین کە ئیحالەی کۆمپانیەکانش کراوە، بەڵام ئەوان هەڕەشەی ئەوە دەکەن ئەگەر لە حاڵەتێکدا ئێوە ئیحالەی کۆمپانیەکانیش بکەن بۆ نرخەکەمە کە ئەوان بهێنین ئەمە ڕێگەتان پێنادین لە دارایی کێشتان بۆ نین و لە گەنجینەکان کێشتان بۆ نینە ئێوە ئەبێ بچن بە گرانەکە بیکڕن. کۆمپانیایەک لەسەری دەسەڵاتی
حکوومەتەوەی بۆ ئەوەی کە دەرمان بەسەریەوە بسەپێنێت؟ بێگومان من وتومە ئەوەی کە ئەو کۆمپانیایانە کە من وەکو بەڕێبەری گشتی بۆ لایەنێک لێلایەنەکانی بکەم بێگومان هێزێکی تر لەسەر و منەوەی کە ئیجبار مەکاتکەەوە کێشێ کە ئەو ئیشە بکەم من بۆ خۆمەڵێم نە لە مەسلحەتی خەڵکە نە لە مەسلحەتی حکوومەتە بەڵام لە مەسلحەتی کۆمپانیایە جابێ هاوڵاتیان خۆیان بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت یەکلایەنە بڕیار بدەن لەوەی کە لە مەسلحەتی خەڵک کارەکە بکرێ نەک لە مەسلحەتی کۆمپانیا کە من ئێساکیە لەم نێوەندەدا تاوا زەرەری کردووە بێگومان هاوڵاتی زەرەر دەکات لەوەی کە کەمترین هاوڵاتی دێتە ناو نەخۆشخانەکان بۆ بڕەپارەی کە بەو بڕەپارەی کە ئێمە ئیشی پێکەین و زەرمەندی ئەساسیش حکوومەتە کە بودجەیەکی زەبەلاحی دەڕوا بۆ کۆمپانیایەک لە کاتێکا ئەو ئیشە ئەتوانێت بە بڕێکی پارەی کەمتر بکات. سپاس بۆ زانیارەکەت. دیارە بەڕێبەری گشتی تەندروستی هەڵەبجە ئاماژەی بۆ کرد ئەوەی کە سەرچاوی گرفتە ڕەنج جارە بودجە هەر نییە. دووەمیش ئەو بودجەیە کە بۆیان تەرخان دەکرێت ئەیانەوێت لە ڕێگەی کۆمپانیایەکی کەرتی تایبەتەوە تەنها ئەو دەرمانانە بکڕن کە لە نێو تاقیگەکانە پێویستیان دەبێت لە دەرەوەی ئەو کۆمپانیایە ڕێگەیان نادرێت کە هیچ دەرمانێک بکڕن ئەمەش بارگرانێکی زۆر گەورەیان بۆ دروست دەکات و خەرجێکی زۆرەکەوێتە سەرشانیان بۆیە داوای ڕاگررتنی و بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن و سەرپشکیان بکەن لەوەی خۆیان لەکوێ بیانەوێت دەرمان بکڕن بە کەمترین پارە و باشترین کواڵیتی.